ئەی خەوی تەندروست چییە؟ مادەم هێندە گرنگە. خەوی تەندروست ئەوەیە لە کاتی خۆی بی و بۆ ماوەکی تەواو بیتن و بتوانی پچر نەبیتن و هیچ تووشی کێشەی خەوی ناخۆش و باڵێن ئازار و کێشەی تر نەبی ئەو کات دەتوانین بڵێن ئەو خەوی تەندروستە بە پێی تەمەن و بە پێی ڕەگەز و بە پێی شوێن شتەکانجی دەگۆڕێتن. باش خەو بە پێی تەمەنە جیاوازەکان ماوەی خەوتن بە پێی تەمەنە جیاوازەکان لە گرافیکێکی کورت و خێرا دەبینین بیبینن